ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من هاوڕێ تۆفیقم داڵخێمشەی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر پاشماوەکانی داعش و ڕاماڵینیان لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەروەها هێزەکانی سوپای عێراقەوە. هەمومانەزانی جموجوڵی پاشماوەکانی گروپی تیرۆریستی داعش بە تەواوەتی لە زۆرێک لە ناوچەکانی عێراق بوونیان هەیە، بە تایبەتی ئەو بۆشایی ئەمنی کە لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان لەلایەک و هەروەها هێزەکانی سوپای عێراق لەلایەکی دیکە هەیە. هەمیشە جموجوڵی تیرۆریستانی داعش بە شێوەی پارتیزانیانە و هەروەها دانانی بۆمب و مین بە بەردەوامی لەوێ ئەوان جموجوڵیان هەیە و هێزەکانی پێشمەرگە و هەروەها فەرماندە جیاوازەکانی هێزی پێشمەرگی کوردستان بە هاوکاری لەگەڵ سوپای عێراق و هێزەکانی هاوپەیمانان ناوبەناو کێوماڵکردن و ئۆپراسیۆن لەو ناوچانە ئەنجامەدەن. بەڵام ئەمە نەبۆتە هۆکاریەوەی کە بە تەواوەتی ئەم گروپە تیرۆریستیانە لەو ناوچانە بنبڕ بکرێت و بە تەواوەتی ڕابماڵێن یاخودە ناوچێن. هۆکاری چییە کە گروپە تیرۆریستیەکان هەمیشە لە ناوچەکانی کە بۆشایی ئەمنی پێدەوترێ جموجوڵیان فراوانە. ئەو جموجوڵی کە ئەمڕۆژ لە ناوچەکانی گەرمیان بە تایبەتی لە پەڵکانە و زینانە کە هەندێ جموجوڵی گروپی تیرۆریستانی داعش هەبوو لەوێ بۆ هۆکارێک بۆەوەی کە هێزەکانی کۆماندۆی کوردستان زەرەرمەند بن و یەشێک لە بەرپرسەکانیان کە لە ئاستێکی بەرپرسیارەتیا بوو لەوێ بریندار بێ و هەروەهایشیشی دیکە لە ینی بەرپرسەکان یاخود فەرماندەکانی ئەو هێزە شەهید ببێت. هێزەکانی پێشمەرگی کوردستان هەنگاوەکانی داهاتویان چۆنە بێت لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ هێزەکانی سوپای عێراق خۆڕێخستنەوەیان چۆن دەبێت، ئەم بۆشایی ئەمنیە چۆن پڕەکەنەوە، پاشماوەکانی داعش لەوێ چێ پاڵپشتیانە بەگشتی قساکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاک لیوا محەممەد ڕۆستەم جێگری فەرماندەی مەحوەری دوی هێزی پێشمەرگ کە لە ستۆدیۆ لەگەڵمەوە بەخێر بی کاک لیوا محەممەد سوپاس دەکەم. هەروە بڕیارە کاک عەبدولقادر هەرکیش کە شارەزای بواری ئەمنیە بەڵێ لەگەڵمانە کاک عەبدولقادر هەرکیش ڕاستەوخۆ لە خەبات لە هەولێرە و لەگەڵمانە ساو دەبێت کاک عەبدولقادر بەخێر بی بۆ بەرنامەی پانۆراما بە ڕوخسەتی جەنابەت لە ستۆدیۆ لەگەڵ کاک لیوا محەممەد دەست پێکەم. کاک لیوا محەممەد ینی گروپی تیرۆریستی داعش ڕاستە ینی بە تەواوەتی لەسەر ئەرزی واقع نەماون، بەڵام ئەم جموجوڵ و ئەم چالاشیانی کە ئەنجامیەدەن پێمانەڵێ ئەو گروپە بوونیان هەیە و هێزیشان هەر هەیە بەڕاستی. ئەوەی کە ئەمڕۆ لە گەرمیان ڕوویدا بەگشتی جەنابتان وەکو ینی فەرماندەیەکی سەربازی خوێنەوەتان چۆنە بۆ ئەم جموجوڵەی ئێستای داعش؟ چێ بەرپرسە لە پاڵپشتیکردنیان یاخود چێ بەرپرسە لەوەی کە ڕێگا خۆشەکە بۆ ئەم گروپە تیرۆریستیە بەردەوام بن لە کار و چالاشی؟ بەڵێ پێشەکی من لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەی ئێوە سەرخۆشی لەو شەیدەی کە ئەمڕۆ لە دەستمان داوە لە هێزەکانی کەماندۆ و هەروەها هیوای چاکبوونەوە بۆ ئەو پێشمەرگانە و بە تایبەتی فەرماندەی هێزەکەیان ئەخوازم هیوای زوو چاکبوونەوەیان بۆ خوازم. بەنسبەت ئەوەی کە کێ بەرپرسیارە لەوەی کە ئەم ئەبێتە هۆکار یاخود ئەم هۆکارە بۆ ئەوەی کە ئەم ڕووداوانە یاخود با بڵێن جموجوڵی داعش هەتا ئێستا وجودی هەیە لەو سنوورانە. ئەو سنوورانە سنوورێکە بەڕاستی نە لە ژێردەستی پێشمەرگەیە نە لە ژێردەستی هیچ هێزێکی عێراقیە نەجێش و نەهێزە ئەمنیەکانی کەیان. لەبەرەوە لە ڕووی سەربازیەوە پێوترێ ئەرزی حرام. ئەرزی حرامیش هەر کەسێکی تیابێت ئەو کەسە خاوەنێتی. چۆ ئێستا ئەگەر مەفرەزەیەکی یاخود هێزێکی داعش لەو سنوورە بێ ئەو مسەیتەرە بەسەر ئەو زەویە. لەبەر ئەوە بڵین هیچ کەس لی بەرپرسیار نییە. تۆ ئەتوانی بۆ ئەوەی کە ئەو زەوێ بخیتە ژێردەستی خۆتەوە یاخود بڵین جۆرێک لە ئەوەی کە ئەم زەوێ غەریب نەبێ بە تۆ جار بەجار تەمشیتی تیاکەی بە پێ ئەو زانیارانی کە پێتەگا چێوماڵی ئەەکەی یاخود دەوریاتی بۆ دەرەکەی یان کەمینی بۆ دائنی مانەوەی بەردەوام ئەستەم نییە، بەڵام هۆکار هەیە بۆ ئەوەی کە لەو شوێنانە نامێنێتەوە. هەندێک شوێن ناتوانانی هەڵی بژێری بەوەی کە هێزی تیا جێگیر بکەی، هەندێک شوێنیش پێویستەکە هێزی تیا جێگیر بکەی. هەموو شوێنێکی ئەوە نییە کە هێزی تیا جێگیر بکەی. هەندێک شوێن پێویستەکە بە تایبەتی زەوی ئەو منتیقەیە زەویەکی زۆر جیاوازە لە هەموو زەویەکانی کە لە ڕووی تۆپۆگرافیەوە لە ڕووی هەڵکەوتەی سروشتیەوە با بڵین.
کە هەندێک لە پێشمەرکان هەر بۆ خۆشی ناوێن ناوە تەبەقی هێلکە یعنی ئەمەندە گردۆڵیکە لە یەکەوە و زۆر بە ئاسانی یعنی ئەگەر ئەتوانم بڵێم ئەگەر دەربچی بۆ ئەو شوێنانە جاری وا بووە تەقەی نزیکیش توش بووش بەس نەمانتوانیەوە بیان دۆزینەوە یعنی کەسەکان تیرۆریستەکانمان نەمانتوانیەوە بیان دۆزینەوە چێوماڵێکی باشیش کراوە لەبەرەوەی زەویەکە زەوێکی وا هەڵکەوتووە یعنی و ناوچانە ئاوەدانی هیچ ئاوەدانیەکی تیانی هیچ خەڵکێکی هەوڵاتی تیان نیە زەوێکیشە لە بەردەستی پێشمەرگە نییە لە ڕابردووە بڕیار بووە لەوەی کە گوندی شۆرا و کە هێزی تیاجەگیر بکرێ بەڵام بەهۆی ئەوەی کە عێراقیەکان ملاحەزیان هەبوو لەسەر جێگیرکردنی هێز لوێ نەمانتوانی هێزی تیاجەگیر ئەوان چی بوو ئەوەی زۆر نزیکە لە هێزی ئەوانەوە ئەوان هەبوو تۆزێ مەترسیان هەبوو لەوەی کە ئێمە هێزبەری ناوێ بگرە لە ڕووی ئەوەی شەوە لە ڕووی دوور و نزیکیەوە نزیک نییە ڕەنگە 6 کیلومتر لە ڕێبایەکانی ئەوانەوە بە تایبەتی لە حەشی شعبیەوە دوور بێ بەڵام هەرە و ملاحەزەیان هەبووە بۆ ئەوانیش هەمان شت وەگەر بەهاتنایەتە پێشەوە هێزی پێشمەرگی کوردستان قبوڵی ناکرد ئەو شوێنانی کە تا ئیسە وەکو فەراخی ماوەتەوە لە نێوانە نە ئێمە ئەوە قوبوڵمانەوان هێزی تێبێنن نە ئێوانش قوبوڵیانە ئێمە هێزی تێبەرین باچەند ئەوە بڵین نزیکە لە هێزەکانی پێشمەرگەوە بۆ نمونە هێزی پێشمەرگە ئەگەر بچیتەوە بۆ باکووری گوندی با بڵین شۆرا و 2 کیلومتر لیەوە دوورە ئەمڕۆ لە شۆرا بووە ئەو لە شۆرا و بەرە و تاوێرکەوە ئەگەر بچی ئەکەوێتە باکووری ڕۆژئاوای شۆراوەوە بەڵام ئیتر ئەوە خۆ ئەو داعش ئەتوانێ یاخود ڕەنگە جار بەجار دزە بکە بۆ هەندێک شوێنی کەژ عوبە دابنیە بۆ شتێک نییە بێت شەڕت لەگەڵا بکات و ڕوبەڕوو بێت و ئەوانە دێت بە دزی ئەگەر بتوانێت ئیشەکەی ئەکە ئەگەر نەتوانێت نایەت ئیشەکە جێبەجێ بکە لە کاتێکا کە ئەتوانێت ئیشەکە جێبەجێ بکە و کاتە دێ عوبەیەکت بۆ دانێ ئەو زەویانێژ وەکو وتم زەویەکی ئەرزی حرامە کەس مسەیتر نیەتایە ئەگەر چی متابعش لەلایەن هاوپەیمانان و ئەکرێ لەلایەن ئەم هێزە تایبەتانەی خۆمان و خۆم هێزە یەکەم جار نییە کە دێتە ئەو سنوورە ئەم هێزە ماوەی چەند ساڵە لەو سنوورە ئۆپراسسیۆنیان کردووە دەستی باشیان لە داعش وەشاندووە هێزێکی کاریگەر بووە ئەم هێزی کەماندۆیە لەگەڵ هێزی ئاڵتونی و ئەوانە کە کاتی خۆی ئاهاتن بۆ خۆیان مقڕێکی جەوالیان هەبوو لە ناو هینا لە ناو نەحی زینانە بۆ ئەوەی نزیک بن لە سنوورەکەەوە بتوانن ڕوبەڕووی هەموو ئەگەرەکان ببنەوە لەگەڵ جەنابەت ینی فەرماندەیەکی سەربازی لەگەڵ ینی بۆمبی چێنرا و هەندێک ینی کردەی دیکەی تیرۆریستیا ینی مەحاڵە بتوانی بە ئاسانی بۆمبی چێنرا و نەک لەگەڵ ئێمە لەگەڵ هێزی هاوپەیمانانیش بەڕاستی بەڕووی ئەوە بوونەتەوە و چەندین جار بۆ نمونە لە ڕابردووە لە عێراقا چەندین جار هێزەکانی ئەمریکا هێزەکانیکەی هاوپەیمانان هەر لەم دوایانێشە لە چەندین شوێن ڕەنگە ڕوبەڕووی ئەوە بوو بێتنەوە کە عوبووە یەکێکە لەو ئەولوێتیانی کە داعش سەرێکی ترین شەڕیان بە عوبووە ئەکەن بۆ ئەوەی کە لەبەرەوەی کەمترین زیان بدەن و لەبەرەوەی کە ڕوبەڕووی هیچ شتێکی کە نەبنەوە نەک باشەوەیکە بەهێزی کە بتانی مسەیتەربی بەسەریانە لەبەر ئەوەی کە ئەیکەن زیاتر بە عوبووە ئەیکەن چکەوان هیچ زەرەرێک ناکەن لەوەی بەس عوبەکە دائانێن و ئەڕۆن لەوانەیە ماوەیەک بێ ئەو عوبۆیان دانابێ ئەمڕۆ ئەوانی تێکەوتو دەست خۆشکاک لێوە محەممەدی و خزمەت جەنابی بە تایبەتی بۆ هەمانگیتان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان و هەروەها لەگەڵ هێزەکانی سوپای عراقی و هەروە ئەو دوولیوە هاوبەشی کە بڕیار بوو پێک بێت دواتر قساکەین لەسەرەوە سپاس دەکەم دێمە خزمەت جەنابێت وەڵە کاک عەبدولقادر شارەزای بواری ئەمنی ینی ئەوەی کە ڕوو ئەدا بە تایبەتی لە ناوچەکانی بۆشایی ئەمنی لە نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگە ینی ئەمە وەکو کاکلیوە محەممەد ئاماژەی بۆکات ئەم ناوچانە ینی کەس بەرپرس نییە تایدا و کەس خاوەنی نییە بۆی ئەم گروپە تیرۆریسیانە یاخود ئەم شانە نووسوانی داعش ئەم کردە تیرۆریسیانە ئەنجامەدەن و زەرور و زیانە گێنن لە هێزەکانی پێشمەرگی عراق هێزەکانی پێشمەرگی کوردستان و سوپای عراق گروپە تیرۆریسیەکان بە تایبەتی گروپێکی تیرۆریسی وەکو داعش کە ئەم جم و جوڵانە دەکات لە سەر ئەرزی واقع پێ وایە هێزی لە دەست نەدا و بەردەوامی ژەبێت یاخود نەخێر ئەمە جۆرێکە لە تەکتیکی نوێی سەربازی کە ئەوان دەیگر نەبەر بەڕاستی سڵاو لە بەڕێزت سڵاو لە میوانە بەڕێزەکەت بم بوونەوە سەرخۆشکی لە شەیدانی ئەمڕۆی
خاک وڵات دەکەین هیوای چاکبوونەوە بۆ بریندارانی ئەم کردەوە تروستی هەروە برای بەڕێزمان کاگاکام دەکەین هیوادارین زوو چاک بێتەوە بە سەلامەتی بگەڕێتەوە ناومان سەبارەت بە پرسیارەکەت پێگۆشەی ساڵاکی داعش لە عێراقدا لە ماوەی دەسەڵاتدارێتی لە جوگرافیایەکی دیاری کراودا ئێستا بەتاوی گۆڕاوە ینی ئەوم با بڵێن ڕۆژاوای دیالە بۆ باشووری کەرکک بۆ ناوچەکانی سنووری سووریا یان ئەوە تا بۆ نزیک سنوورەکانی شنگال کە کەمتر زۆری تایە بەڵام ئەمەی کە زۆرترە بینی لە دەوروبەری باشوور ڕۆژاوای کەرکک و پارێزگای سەلاحەدین و دیالە ئەمانەی کە ئەم ناوچانەی کە فراغی ئەمنی تێدا لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و پای عێراقی کە لەبەر هەر هۆکارێک نتوانراوە تا ئێستا ئەم سنوورە بەسپا و هێزی پێشمەرگە پڕ بکرێتەوە بپارێزێ ئەمە بۆشایەکی گەورەی دروست کردووە سەبارەت بە پرسیارەکەت هێزەکان دەسەڵاتی داعش لەم سنوورە ماوە یان نەماوە پێمەوە دەسەڵاتدارێتی داعش بێگومان نەماوە چۆن ئەگەر پێناسەی بکەی بە دەسەڵاتداریەکی جوگرافیایی سەرعەرزی تواتێوەداری سنوور و سیادابوو نەخێر نەماوە بەڵام چاڵاکیان ماوە دەبینین کە ڕۆژانە لەوانەیە هەفتانە و مانگانە چاڵاکیان هەیە مودۆڵەکانیان لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە زۆر جار بیلراوە ڕەسەد کراوە بێگومان لە هێزە عێراقیەکانی ڕەسەد دەکرێت لێرە و لەوەی گوێمان لێیە کە چ لە عێراق چ لە سووریا ئەبیرین کە کردەوەی سەربازی ئەنجامەدرێ خۆیان ئەنجامیدەن چ لە دژیان لەلایەن هێزی هاوپەیمانان چ لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقی جا بە تەنیا هەر لایەکیان بەڵام ئەنجام ئەدرێ بەڵام ئەوەی کە گرنگە باسی لێ بکەین تاکتیکی شارکردن تاکتیکی جومەجۆڵی داعش سەربازیەکان گۆڕاوە ئێستا تاکتیک داعش لەگەڵ تاکتیکی نێوان 2014 بوو 2017 زۆر جیاوازترە ئێستا جەنگێکی شەڕێکی سڕۆک پارتیزانیەکان ناکرێت بڵێن لەبەرەوەی ئەم شوێنانە ئەم ناوچانەی کە بۆشایی ئەمنیان پیانە کەواتە پاڵپشتی لۆژیستیکیان بۆ نایەتن بێگومان لە دەرەوەی ئەو سنوورانە پاڵپشتی لۆژیستیکیان هەیە بێگومان ئەمبار و جەبەخانەی لۆژیستیکیان لایە و هەروە خۆشتان دەزانن لەم سنوورە دوور و درێژەی کە باسمان لە نێوان ئەو سێ پارێزگایە سنوورێکی بربەستی جوگرافیایی زۆر بەرپەسکە کە تا ئێستا هێزەکانی پێشمەرگەی کوردستانی لە دەوروبەری مەخمۆر لە ڕۆژاوە و باشووری کەرکک و چ لە ناوچەکانی دووس خورمات و هەتا دەگاتە لێواری دیالەش چەندین جار ئۆپەراسیۆنی کێوماڵکردن کراوە بەڵام هەروەک میوانە بەڕێزەکەش ئاماژەی پێکرد نەتوانراوە بە تەواوی بن بەڕێکەواتە دوو بنەمای زۆر گرنگە یەکێکیان کە پاڵپشتی لۆژیستیکیان لە شوێنێک بۆ دێتن ئەوەی دووەمیان ئەوەی کە کێوماڵکردنەکان بە تاوی دەستیان بە بنکە و بارەگا ئەساسیەکانیان جا چ لە تونێڵەکانیان لە ئەشکۆکەکانە لە ئەم شوێنەی کە خۆیان تێدا حەساردیان ئەگینا ناتوانێت ئەگەری سێم هەبێت ئەگەری سێم ئەکرێ ئەوە بێت لە کاتی ئۆپەراسیۆنێکی کێوماڵکردنەکان پاشەکشێ بکەن بۆ ئەم شوێنانەی ئەکرێ ئەگەری ئەمان و پاراستنیان پیادا زیاتر بێت دواتر گەڕانەوەیان لە ئەگەری سێمدا ئەکرێ بڵین ئەمانەی کە کردەوە تستەکان نەزان دەدانیان خودی داعش لەو ناوچانە یان لەژێر هەر ناو چەترێکی تر بن ئەمانە خودی ناوچەکەن لە کاتی ئۆپەراسیۆنی کێوماڵکردن ئەکرێ بگەڕێنەوە بۆ ئەم گوند شارانەی کە لێەوە هاتون زۆر باشە دوای ئاسیۆنەکە بگەڕێنەوە ئەمە ئەکرێ ئەم هۆکارانە بەڵام بە دڵنیاییەوە تاکتیکی سەربازی داعش لەگەڵ تاکتیکی جەنگی نێوان 2014 بۆ 2007 و دوای ئۆپەراسیۆنی مووسڵ بێگومان گۆڕاوە بینیمان کە لە دوای ڕزگارکردنی مووسڵ و خاک لە دەستی داعش خاکی عێراق و دواتر تا سووریاش بە ڕۆژاوای کوردستان بینیمان کە ماوەیەک داعش بێدەنگ بوو ماوەیەک
کردەوەی تروریستیەکان بێدەنگ بوون ماوەیەک دیاربوو کە سەرقاڵی خۆڕێخستنەوە و دانانی تاکتیکی نوێ بوون کە بەڕای من ئەم تاکتیکانە تاکتیکی نوێ و ستەردەمین هەروەک میوانە بەڕێزە کەس ئاماژەی پێکرد بریتە لەوەی خاڵێکی تایبەتی دیار دەکرێت بۆ ئەوەی زەربەیەکی دیاریکرا و چوارچێوەدار لەم هێزە بدرێت کە پێشتر دیاریکراوە و ئەگەر پێیکا ئەگەر نست دەست خۆشکاک عەبدولقادر دێم لێ ڕێنینی واتانە جەنگێک بێت کە ڕوو بێتن یەکتر ببینن دیانەوێ بەشێکی قرس و قرستر یان مامناوان بە شێوەیەک شڵ بکەن پێشێنەکانیان دیار بێت نەخێر شتێکی سووک و مامناوان دانانی ئەوبۆ و متفەجرات ئەوانە ئەکرێ تاکتیکی نوێی داعش بێت و پێشم وایە لە ماوەی داهاتوش ئەگەر بەر بەمانە نەگرێت کە پێم وایە حکوومەتی نوێ عێراقی بێگومان هەبێت سەرڕای ئەوەی کۆی ئەم کێشانە و بەردەستانی کە لە پێش حکوومەتی بەڕێز سوودانی هەیە ئەبێ ئەمە کاری لە پێشینەکان بێت پلانی هەبێت بۆ ئەوەی چ لەلایەن سوپای عێراقی یان هێز پێشمەرگە یان ئەوەتە سوپای هاوبەش دەم لیوە هێزە هاوبەشتانەی زۆر باشە کاکی عەبدولقادر تشکیلکردن ئەو ناوچانە دەبێت حتمان تیایدا هێز جێگیر بکرێتون و دیراسەیەکیش بکرێت بۆ تاکتیکی نوێی جەنگی داعش تا بتوانێت بەر بەو قوربانیدانە کاک عەبدولقادر دێم و خزمەت جەنابەت سوپاس بۆ ئەو شیکردنەوە وردەی کە کردی کاک لێوە محەممەد ینی بۆ نمونە ئەسەوەکو کاک عەبدولقادر هەرکی ژەڵێت ینی کاتێک کە کێوماڵەکرێ یاخود ئۆپراسیۆنەکرێت لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەروە سوپای عێراق بە هەمانگی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بەگشتی منەمێ جارێت پرسیارەکە ئەوە بێ ئەم هەمانگیە لە ئاستێکی باشە لەگەڵ هێزەکانی سوپای عێراق و هاوپەیمانان ئەگەر باشە کێوماڵەکان بەگشتی ئامانجکردنی داعش لە کۆدایە بنکە و بارەگاکان و لە ناوبردننی چبەخانە و هەروەها ئەو تونێل و ئەو حەشارگانی کە هەیە یاخود چۆنە بەگشتی ئێمە لە ماوەی ڕابردووە چەندین جار ئەم لەگەڵ هاوپەیمانان و هەم لەگەڵ هێزە تایبەتەکانی خۆمان بە برادرانی ئاسایشیشەوە کە هەمیشە هاوکار بوون لەگەڵمانە چ وەکو زانیاری پێدان پێمان چ وەکو بەشداریکردن وەکو هێز جگەل لەوەیش لەگەڵ عێراقیشا چەندین جار بۆ ئەو سنوورانە بۆ سنووری گوندەکانی پەلکانە و غەڕە و تاوێرکەوە و شۆرا و ئەوانە پێکەوە ئۆپراسیۆنی هاوبەشمان کردووە بۆ قوڵایی ئەولاتریش کردومانە پێکەوە هەتا با بڵێن هێزی ئاسمانیشان لەگەڵا نردوین بەڵام تۆ ئەو بنکە و ئەو شوێنی حەشارگەوشتانەی کە ئەیبینی تێکی ئەدەی ئەی ڕوخێنی ئەی سووتێنی حتا هەندێ دەستمان گەشتووە بەوەش هەندێ چەک و تەقەمەنی و ئەوانیان بە پێی معلومات لە شوێنەکانە بدۆزینەوە شوێنی وایان هەبووە هەڵیان داوەتەوە بەقەدەر مەشجەبێ تەقەمەنی تیا بوو لە گولە هاوان و ئەوانە لە کاتێشا ساروخی کاتێشا یاخود تەقەمەنی دۆشکە و کلاشنکۆف و ئەوانە ئەمانە دەستی بەسەرا گیرێ بەڵام ئەمە نابێتە هۆی کۆتایی هێنان بەوان ئەگەر چەند کەسێکیشان لێ بکوژی هەر نابێتە هۆی کۆتایی ئەوە باشەکەواتە وەکو کاک عەبدولقادری ژەڵێ پاڵپشتی لۆجستیان هەیەمان ینی یارمەتیان ئێن ئەم چەک و جوبەخانیان چۆن بەدەستەکە بەڕاست سەرچاوی داهاتی داعش ئەبێ بزانی لە چۆوەیە ئەو کاتە یعنی سەرچاوەکەیان نەبڕاوە لە خەڵکی خۆیانەوە لەو خەڵکانی کە ئەیگرن و داوای پارەیان لێ ئەەکەن جگە لەوەش تەمیلیکیان هەیە لە دەرەوەی وڵات و ئەوانە لە هەرچوو بۆیان دێت تەمیلیکیان هەیە لەمانە ئەتوان کارەکانی خۆیان بەڕێوە بەرن بەڵام یعنی ئەگەر بمانوێ ئەو ناوچانە بە تەواتی موسەیتەربی بەسەریە پێویستت بە ئەجیزەی کە هەیە جگەل لەو ئەجیزانە پێویستت بە هەمانگی زیاتر هەیە لەگەڵ سوپای عێراقا متمانەی زیاتر هەیە لە نێوان یەکە کە بتوانین ئەو ناوچانە پڕکەینەوە ئەوەی کە پێویستە هێزی لێدا بنڕێ ئەوی کەشی ڕێگای کە هەیە بۆ ئەوەی کە موسەیتەربی بەسەر ئەوانە ئەتوانی دەوراتی ئالیات بەکاربیێنی لەو شوێنانەی کە پێویستەکە دەوراتی ڕاجیلاب یعنی پیادە بەکاربیێنی لەو شوێنانە و هەندێک شوێنیش پێویستەکە کەمائینی تیادا بنی ئەوجا بە هاوبەشی یان بە جیای بەڵام بە ئاگاداری کراوە ئەم سێ خاڵە کراوە ئەمانە هەمووی لە ڕێگای غورفەی ئەمەلیات و ئەوانە ئاگاداری یەکتری هەن یعنی ئێمە ئەگەر ئۆپراسیۆنێک بکەین بە هاوبەشی لەگەڵ جێشی عێراقی ماقول نییە ئەوان ئاگادار نەبن جاری وایە لە قیادەی ئەمەلیاتی
وەزارەتی دیفاعەوە با بڵین ڕۆژەکەمان بۆ دیاریە کرێ و سعاتی حرەکەمان بۆ دیاری ئەکرێ یعنی چ ڕۆژێک ئۆپراسسیۆنەکە دەست پێەکەی چه سعاتێکیش بڵین حرەکە ئەەکەی ئەوەی کە بۆ جێشی عێراقی دانراوە هەر ئەوەش بۆ ئێمە کە ئەو هینەیە ئەو ئەمری ئینزانیە کە بۆ دێت وەکو بڵینین ئەمری ئینزاری با بڵین کە دێت هەموو شتەکانی تایە چۆن کێ حرەکەکە لە چۆ حرەکەکە بەدەر لە جوڵەی سەربازی مەسلەی ئیسیخباراتی لەو منتیقانەیە باشە ئەم هێزی پێشمەرگە عراق چەند سەرچاوەیەکی زانیاریمان هەیە لەوانە خۆمان هێزەکانی خۆمان و خەڵکانی کە پەیوەندی لەگەڵ بەشی دەستگای پێشمەرگە ئەوانە بێ لە فەرماندەکان خۆشیان جگەل لەوەیش ئستخباراتی عێراق جگەل لەوانی شاوپەیمانان ئەمانە وەزارەتی پێشمەرگەش با بڵین استخباراتی وەزارەتی پێ هەواڵگەری وەزارەتی پێشمەرگەش ئەمانە هەموو ئەماهەنگیان لەگەڵ یەکەیە بۆ ئەوەی ئەگەر زانیاریەکەیە پێمان بدەن بەڵام ئەمە بەدەرە لەوەی کە دوو کەسی داعش بێن لە شوێنەکە عوبەیەکدا بنێن یا کەسێک بفرێنن یا شوانێک بفرێنن ئەمە ڕەنگە بڵین لەو معلوماتە هەندێک کات ڕەنگە دەست پێی بگا لە ئەوانەیە هەندێک کاتیش دەست پێی نەگا فەرماندەیەکی مەدانی داعش یاخود با بڵێن تیرۆریستێکی مەدانی داعش خۆی هەڵەسێ بەکارێکی تیرۆریستی ڕەنگە بە دەربێ لەوەی کە بەرنامەی بۆ دانرابێ یاخود با بڵێن پێشتر بیران لێ کرد بێتەوە مەسلەی باس لە متمانە کرد کاگلیوە محەممەد لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراق متمانە هەیە باشە متمانەتان بێت متمانە لە ڕابردووە توانیومانە با بڵین جۆرێک لە متمانە دروستکەین بەوەی کە کاری هاوبەشمان کردووە لەو سنوورە بەڵام ئەم وەسعانەی ڕابردووی ئەم ماوەی ئەم فترەی پێش 6 مانگ یاخود 10 مانگ لە ماوەی ئەو کاتی کە دوای هەڵبژاردن لە عێراقا بۆ ئەنجومەنی نیشتمانی عێراق بۆ پەرلەمانی عێراق هەتا ئێستا یعنی بڵین نەیانتوانی لەوەی کە حکومەتێک تەشکیل بکەن ئەمە بووە هۆی بە ئاقاری ئالۆزیە ڕۆی زیاتر تاکۆەوەی بە ئاقاری ڕێکەوتن و ئەوانە بڕۆن تا ئەم دوجارە کە جۆرێک لە ڕێکەوتن هەیە و تەمەناکەین لە زووترین کاتە ئەنجومەنی وەزیرانی دروست بێ بۆ ئەوی بتوانێ بە هەموو شتەکانی خۆی بگات بەڵام ئەو فترەیەک بوو ئالۆزی بوو ئەو ئالۆزیانە بگرە بەشێک لە هێزە ئەمنەکانی عێراق هێزی سەربازەکەی ئەیتوانی باڵانس ڕابگرێ بەڵام هێزەکانی کەی ئەمنی کە بە تایبەتی حەشدی شعبیە ئەوانە مەترسیان بۆ سەر یەکتری دروست کرده بوو بە تایبەتی لە شاری عێراق لە شارەکانی جنوب و ئەوانە ئەمە وای کردبوو ئالۆزیەک دروست بوو کە بە ئاسانی نەتوانن نیان پەرژێت بێن لەگەڵ ئێمە کاری هەوڵەوان متمانەشان لەناو خۆیانە نەما جۆرێک لە متمانە لە ناو بە تایبەتی ئەو هێزانە فیەکانی حەشدی شعبی دەستەکانی حەزبی شیعی شعبی لاواز ببوو لەوەی کە بتوانین کە بە تایبەتی ئێمە ئیشمان لەگەڵ جێیشە زیاتر لەگەڵ جێیش کاری هاوبەشەکەین و ئەوانە لەگەڵ جێشش کردومانە لە ڕابردووشە هەروە بووە جێیشیش نەیە پەرژایە سەر ئەوەی ئەوەنە ئاڵۆتی دروست بوو نەیە پەرژایە سەرەوەی کە بێن بیر لە کاری هاوبەش بکەینەوە بتوانن لەو منتیقانە چێوماڵی خۆمان بکەین یاخود بە پلانێکی کە جێبەجێ بکەین هەر پلانێک جێبەجێ بکەین بتوانین پێکەوە جێبەجێ بکەین ئایا بە تەنیا بە ئاگاداری ئەوان یاخود ئەوان بەبێ ئێمە یاخود بە هاوبەشی ئەمانە هەمووی کاری هاوبەشن کە ئەتوانین بەڵام یەکتری لێ ئاگادارەکەینەوە لەوەی ئەگەر ڕوونەکەنە سنوورەکانی ئێمە لە سنوورەکانی خۆشیان لەژێر دەسەڵاتی خۆیانە ئەگەر چێوماڵێک بکەن تەمشیتێک بکەن ئاگادارمانەکەنەوە لە ڕێگای غورفەی ئەمەلیاتەوە هەروەها ئێمەش زۆر جار ئەوان ئاگادارەکەینەوە بە تایبەتی لەو سنوورانەی کە ئیتر ئێمە بە تایبەتی و سنوورانە هەموو نزیکن لە یەکەوە بۆ ئەوەی ئەوان بە شێوەیەکیکە یاخود شتێکی غەریب نەبێت لەلایەن دەست خۆشکاگلیوە محەممەدی و خزمەت جەنابێت کاک عەبدولقادر ینی مەسەلەی متمانەوەکو کاگلیوە محەممەد باسی کرد ینی ئەمە زۆر گرنگە لە نێوان هێزەکانی پێشمەرگی کوردستان و هەروەها سوپای عراق و بەگشتی ینی گروپەکانی حەشدی شعبی هەبێت لەو ناوچانە کە باڵا دەستن ئەمە لە ڕووی سەربازی ئەگەر متمانە نەبێت پێ وایە ئەو بۆشایی ئەمنی کە هەیە ینی قوڵتر دەبێتەوە و جموجوڵی ئەم گروپە تیرۆریسیانە کە لەوێ هەمیشە بوونیان هەیە و وەکو جەنابیشت پێشتر لە قسەکان ئەوتە پاڵپشتی لۆجستیان هەیە بەردەوام دەبێت ئەگەر ئەم متمانەیە ینی تا ڕادەیەک بەرەو لاوازی بڕوا پێت وایە ئەم گروپانە زیاتر ئەتوانن تەشەنە بکەن و ئەرزیەتی کارکردنی خۆیان فراوان بکەن لەو ناوچانە و زەرەر و زیانی زیاتریش بدەن
کاکەڕێ ئەزانی کە سەرەتا باسی بۆشایی ئەمنیمان کرد کێشەی بۆشایی ئەمنی لە هاو هەماهەنگی و نەبوونی هەماهەنگی و هاوبەشی لە نێوان هێزە چەکدارەکانی عێراق لە نانیاندا سوپای عێراقی هێزەکان و دەستەکان لە ناو حەشتی شەعبی و هێزی پێشمەرگەی کوردستانە دەکرێت کە باسی ئەوە دەکەین کە ناهەماهەنگیەکەیە ئەم ناهەماهەنگیە بەر لە ناهەماهەنگی سەربازی مەیدانی هەبێت ناهەماهەنگی هەواڵگەریە بەبوونی دەستە و هێزی جیاواز لە بۆ جوغرافی دیاریکراودا کە سوپا و دەستە و هێزی پێشمەرگە وجودی لەو ناوچانە نەبێت دەبێتە هۆکاری تەسادوم لە نێوان ئەو هێزە هەواڵگەرێننی لە عێراق هەریەکەوە بە ئاراستەیەک تا ڕادەیەک دەتوانین بڵێن هەریەکەوە بە ئاراستەیەک لەکار دەرچاوی هەواڵەکانیان جیاواز تا ئێستا دەستگای هەواڵگیری عێراقی دەستگایەکی یەکدەست و هەماهەنگیە بینیمان لە ماوەی ڕابردوو قیادەی عملیات لە شوێنە جیاکان لە چەند هێز و دەستەیەک تێکهاتبوون دواتر ئەهاتن خودی میوانە بەڕێزەکەت شایەتی ئەمەیە لە بەرەوەی سەرکردەیەکی مەیدانیە لە نزیکەوە ئاگای لێ زۆر جار ئەبواە دوو دەستێ زانیاریەکان بڕواتە بگا بەدەستی قیادەی عملیات یان بێتەوە گۆڕەپانی شارکردن بۆ ئەوەی شارکەرەکان سوودی لەبین ئەمە بۆشایەکی زۆر گەورە بۆشایی سەربازی گۆڕەپانی جەنگ بێگومان ئەگەر ئەم هاو ئاهەنگیە و تەنسیقە لە نێوان هێزەکاندا نەبێت بێگومان دەرگا بۆ ئەمە واڵا دەکات کە لە بۆشایی نێوان دەستگا هەواڵگەریەکانیش دەستگا هەواڵگەریە بیانیەکان بتوانن زەکەنە ناوی لە نێوشیاندا دواتر ببنە پاڵپشت لە لۆژیستیک تەکتیکی تا ڕادەیەکی زۆر بۆ ئەم هێزانە کە لە ناوچانە ناوچەیەکی زۆر بەفراوانن باسمان کرد بربەستی جوغرافیایی گەورە هەن نەبوونی ئەم زانیاریە دقیقا وردە لە ئۆپەراسیۆنەکان دەبێتە هۆی ئەوە تۆ ئەمەی کە جەنابەت باس کرد متمانە دروست نەبێت بۆ ئەوی من ڕاستە لە کاتژمێرێکی دیاریکراو ئەبێ هێزەکانمان لە شوێنێکی دیاریکراو ئامادە بن بە ئاراستەیەکی دیاریکراو و قوانینی یاساکانی شارکردن و تەقاکردن پیادە دەکرێت بەڵام ئایا ئەم زانیارانەی کە گەیشتووە ئەم زانیارانە لە یەک دەستا لە یەک دەستگای هەواڵگەری و هاتووە ئایا هەمومان لە دەستخستنی ئەم زانیاریانە بە یەک سیاست و ئاراستەوە کارمان کردووە بێگومان نەخێت ئێمە ئێزانین لە عێراق حەشتی شەعبی بە سیاسەتێکی تایبەتی خۆی تا ئێستا کاری کردووە لەوانەیە ئەمانە تا ڕادەیەک هەماهەنگیانە بێت بەڵام هەماهەنگی مطلق نییە بۆ ئەوەی دەستگا هەواڵگەریەکان یەک زانیاری مطلقیان هەبێ بۆ ئەوەی لە مەیداندا بیانەوێت زۆر جار لە زۆر ئۆپەراسیۆنی کێڵماڵکردن تەنانەت هێزەکان لێک تێپەڕیون یان شوێنیان جێهێشتووە و بۆتە هۆکاری ئەوەی قوربانی لێکەوتۆتەوە ئەمە هۆکاری نەبوونی هەماهەنگیە ئەم هەماهەنگیە ئەم ناهەماهەنگیە کە لە مەیداندا تا ڕادەیەکە بێت بێگومان گەورە لەو ناهەماهەنگیە ناهەماهەنگی هەواڵگەریە کاک عەبدولقادر هەواڵگەری ببورە هەر هۆکاری نەبوونی ئەم هەماهەنگی کە جەناب داماژەی پێدەی بە تایبەتی لە نێوان هێزە جۆرا و جۆرەکانی عێراق و سوپای عێراق پێدوانی ئەمە فاکتەرێک بێ کە چۆرەڵی پاڵپشتی لۆجستی زیاتر لە ڕووی سەربازی و مادیەوە بگا بەدەست گروپە تیرۆریستیەکان بە تایبەتی گروپی تیرۆریستی داعش وە لە ئێساشدا کە لەسەر ئەرزی واقع و مەیدانی شەڕکردن ئەو تا چالاکی هەیە بێگومان کاکاوڕێت تۆ بینی ئەمانەی کە ئێستا سەر بە بزانانی تیرۆریستی داعش لەو ناوچە دیاریکراوانەی کە باسی لە یەکەن لەم سێ گۆشەی کە باسمان بێگومان تەعاتوفێکی خەڵکی ناوچەکەی لەگەڵا دوای ئەمەش ناتوانێت تۆ بڵێ لە دوای ئازادی پۆستی ئازادی مووسڵ و ئازادکردنی کۆی خاکی عێراق و تا ئێستا زیاتر لە 4 ساڵی ئەپەڕێتن لەم 4 ساڵە ناکرێ هێزێک کە بتوانێت لەسەر زەوی ئۆپەراسیۆنێک ئەنجام بدا یان کردەوەی سەربازی ئەنجامدا خۆمان بیرمانە ساڵانێکی زۆر تێنەپەڕیوە پێشمەرگەی کوردستان لە کاتێ لە شاخ بوو ئەگەر بەهات بە پاڵپشتی لۆجستیک لە خەڵکی گوندەکان و لە خەڵکی ناوچەکان وەرنەگرتوە لە ماوەی کورددا زەمینگیرە بوو یان دووساری ناومێدی و تێکشکانە بوو لە ناوچەکاندا بێگومان نەبوونی ئەمە فەستێکی گرنگە بێگومان نەبوونی هەماهەنگی هەواڵگەری لە ناوچەکاندا ئەبێتە هۆکاری ئەوەی
بۆشایی دروست ببێت لە نێوان ئەم دەستگاجیانەی کە لە دەستەکانی حەسکی شعبی لە سوپای عێراقی هەروەهێزی پێشمەرگەشتن ئەمانە هەمویان یەک دەستگای مطلقی هەواڵگەری لە عێراق تێک ناهێنن ئەم زانیاریانە پێکەوە ناچنە یەکسەنتەری هەواڵگەری بۆ ئەوەی لەوێ بەپێی پێویست دابەز بەسەر ئەو هێزانەی کە لە ناوچەکاندا کردەوەی سەربازیان و پرۆسیست ئەنجام بدەن ئەم هێزانە پاڵپشتی گەورەیان هەبێت بۆ ئەوەی کە لە لاوازبوونی زانیاری هەواڵگەری ئەوانە بتوانن پاڵپشتی لۆژستی هەم لە خەڵکی ناوچەکە هەم لە ڕێگای لزەکردنی هەواڵگەری لایانی سێم و چوارەم و پێنجەمی گیانیەکان کە بە مەرەمی جیاوازی سیاسی و ئەجندای دەرەکی گیانەوێ نەئەمنی لە عێراقدا دروست بکەن لە سەرەتا میوانەکەت باسی میوانە بەڕێزەکەت باسی ئەمەی کرد کە پێک نهاتنی حکوومەتی عێراقی کاریگەری زۆر بەڵێ هاوڕان زۆر لەبەرەوەی حکوومەتی عێراقی لە کاتی پێکهاتنیدا لە کاتی هەبوونی حکوومەتێکی کەسی بەهێز لە عێراقدا و حکوومەتێکی فدرالی بەهێز لە عێراقدا ئەتوانێت بێگومان لە هەنگاوە یەکەمەکانی ئەوە بێت کە هەماهەنگێکی تەواو لە نێوان هێزە سەکدارەکان لە ژێرکەتی فەرماندەی هێزە سەکدارەکانی عێراقی دروست لە ناوێندا دەستگای هەواڵگەری عێراقی بتوانێت بە کۆکردنەوەی کۆی زانیاریەکان لە هەموو سنوورەکانی عێراق لە هەموو خاکی عێراق بتوانێت بەپێی پێویست دابەشی بکە بەسەر هەموو ئەو هێزانە و هەماهەنگی دوای ئەوە دروست دەبێت بۆ ئەوەی هێزەکان بتوانن بە هەماهەنگیەکی باشتر پێ بنێنە ئەو ناوچانەی کە لە ماوەی 5 ساڵەی ڕابردوو توانیوە نەکردەوەی تێروریستی لەم ناوچانە ئەنجام بدەن بەداخەوە قوربانیشی لەکەوتەوە ئەمە بووتە هۆکاری ئەوەی کە ئێستا هێزی پێشمەرگ ئەگەر کردەوەیکی سەربازیست ئەنجامەدا لەبەر نەبوونی زانیاری وردی هەواڵگەری نەیتوانیوە دەستی بە بنکە سەرەکیەکان بگە نەتوانی بە قوڵایی پێویست پێشڕەوی بکە بۆ ئەو شوێنانەی کە پێی وایە لەوانەیە پاڵپشتی لۆجستی یان بنکەی فەرماندەی ئەم هێزانەی دەیە و هەروە حکوومەتی عێراقیش لەبەر نەبوونی هەماهەنگی لەبەر نەبوونی یەکڕێژی گۆڕەپانی جەنگ نەیتوانیوە تا ڕادەی پێویست ئەم ناهەماهەنگیە نەیانتوانیوە هێزێکی هەماهەنگ و یەکڕێژ تێک بینن بۆ ئەوەی لە شوێنەکان بمینێن جێگیر بکرێن ئەوەی بتوانێت زۆر بەربەستانە کە وەکو بەربەستی جوغرافیایین هێزی جێگیری لێدا بدەێت بۆ ئەوەی لە داهاتووشدا ئەگەر لە هەنگاوی یەکەم نتوانن بمڕێ بەڵام لە هەنگاوی یەکەمدا بتوانێن بربەست دروست بکەن بۆ ئەوەی بەم ڕاحەتیە نتوانن بین کردەوەی سەربازی لە دەست خۆش کاک عەبدولقادر جەنابی لیوا محەممەد ینی مەسەلەی ئەو نەبوونی متمانە و هەروەها پێکنێنانی حکوومەتی نوێ عێراق و هەروەها کەمی هەمانجی لە نێوان ینی هێزی پێشمەرگە و سوپای عێراق یان ئەمانە کۆمەڵی فاکتەرن کە وای کردووە گروپی تیرۆریستی داعش و ناوچانە هەمیشە یعنی جموجوڵیانە بێ یەک لێکێ لە مەسەلە گرنگەکان پێکێنانی دوو لیوای هاوەژ و لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق بەڵام ینی ئەنجامەکەیمان بە باشی نەبینیەوە ئەو دوو لیوایە بە چۆ گەیشتن بۆ پێک نەهات کێ بەرپرسەرەوە بەڕاستی بەنسبەت ئەو فاکتەرانەی کە وەکو هەماهەنگی یاخود دەستکەوتنی زانیاری تەواو وەکو ئەو کاک عەبدولقادریش باسی کرد شەرت نییە ئەو هەموو زانیارێکت بداتێەوە ئەوەیش بەشێکی ئەو کێشەیە کە دەست بە هەموو زانیاریەکان ناگا ناڕەنگە ئەمە لە لای هەموو لایەکەوە بێت بۆ ئەوەی کە تۆ دەست بە هەموو زانیاریەک نەگا کەوابێ ناتوانی بتانی یعنی بە تەواوەتی بە وردی بچیت هەموو ڕێگاکانیان لێ ببەسیتەوە تاکو ئەوەی زیاتر گرفت بخیتە سەر جم و جوڵی داعش بۆ هەموو شوێنێک کەوابێ ئەمە کێشەیەکە دوای ئەوە لەسەر مەسەلەی ئەو دوو لیوایە لیوایەکی هی وەزارەتی پێشمەرگەیە کە لیوای بیست بووە تەشکیلی کردووە بە کاملی بەباشی تەحویلی کردووە بۆ سەر وەزارەتی دیفاعی عێراق تەسلیمی کردووە بە ئەفسەری بە فەرماندەی بە کاملی بە هەموو سەربازەکانی بەڵام تەمویلی ئەم لیوایە ئەکەوێتە سەر عێراق عێراقیش بە حوجەی ئەوەی کە ئەمە بودجەیان نییە و لەسەر بودجەی ڕابردوو ناکرێ خەڵکدا مزرێن و ئەوانە ئەنواعی ڕێگا پیشانیان دراوە لەو کۆبوونەوانەی کە لە ئاستی باڵا لە نێوان وەزارەتی غورفەی هاوبەشی وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ وەزارەتی دیفاعە
ئەمانە باسکراوە لە بینینەکانە لە وەفدەکان و وفودەکان کە ڕۆشتون کەسی باڵیان لە وەزارەتی دیفاعی عێراق بینیوە جێگیری قایدی گشتیان بینیوە بۆ عملیات کە ئەمانە هەر هەمووی یەکێک لەو کێشانەی کە باسییان کردووە کێشەی ئەو لیوایە بۆ ئەوە ئەوان بە حجەی ئەوەی کە بودجەیان نییە و ناتوان خەڵکی تازە لەبەرەوەی لەسەر ساڵی ڕابردوو پارەسەرەکەن هیچ پارێکی کەیان لەبەردەست نییە کە بتوانن ئەمانی پێدا بمەزرێنن هەندێک ڕێگایەکی کەیان ڕێگریراوە لەمەیە ئێمە هیچ ڕێگرێک نییە ئەڵم وەزارەتی پێشمەرگانی ئەوان ڕێگری دروستکەن لەم پەر دروستکەن بۆم بابەتە ئەمە گومانێک لای ئێمە دروست بووە لەوە بەڵام ئەوان ئەوە حجەیە قانونیە کە ئەیڵێن کە بودجیان لەبەردەست نییە بۆ ئەوەی کە ئەو خەڵکی تازەدا بمەزرێنن بە نسبەت جێشی شەر وەکو وەزارەتە مەدەنەکانە بە هەمان شێوە کاویش لیوایەکان نزیکەی 2500 کەسە لیوایەکی کاملە لەبەرەوە ئەگەر ئەم دوو لیوایە تشکیل بواە ڕەنگە کۆمەڵێ شوێنی باشی لەو فەراغە ئەمنیە پڕ ئەکردەوە ئەو کاتە هانی ئەداین چ وەکو وەزارەتی پێشمەرگەی شان ئەدا چ وەکو وەزارەت دیفاعی عێراقیشی هان ئەدا کاری ئەم دوو لیوایە بۆ ئەوەی لیوای بیل لە لیوایکەی هاوبەش بکەنەوە بۆ ئەوی بتوانین بەسەر ئەو منتیقانە دەسەڵاتمان هەبێ کە بۆشایی ئەمنیە و بەشێک لەو مەترسی ئەمنیانەی کە لە ناوچەکانە هەیە بتوانین کەمی کەینەوە لە ڕێگای ئەو لیوایەنەوە کە تشکیل کراوە هێشتا فەرمانیشی دەرچووە بەڵام تەمویل ناکرێ و بودجەی بۆ نەبەسراوە لە بودجا ناوی نەهاتووە لە هەمان کاتە لە داهاتووشا کە ئەگەر لیوایکە دروستکەین بۆ زیاتر کەمکردنەوەی پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانەی کە هەیە لەگەڵ ئەوەی مەترسی داعشیش بەگشتی کەمەکاتەوە شوێن هەیە ئێمە 11 کیلۆمەتر و نیوە لە سنووری خۆمان لەگەڵ جێشی عێراقیە پڕمان کردوتەوە هەر بە شێوەیەکی زیگزاکی نزیکەی 11 کیلۆمەتر و نیوە بە ئەترافی ئەمریکیەکانیش بە ئەترافی هاوپەیمانانیش ئەو منتیقەیە کە پڕ کراوەتەوە کەمترین حاڵەتی ئەمنی تائیسە تیا دروست بووە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە خەرقی ئەمنی کەم بۆ ینی بەڵێ مەسلەی تەسلیح وهروەها کەلوپەلی سەربازی و تەمیلی هێزەکان بەگشتی بە تایبەتی هێزی پێشمەرگەی کوردستان هاوپەیمانان لە ماوەی ڕابردوو لەسەر هێڵ بوو چەند جارێک ینی تەمیلی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد بە چەک و جبەخانەوە تەنانەت لە ئێستاشدا ینی پاری بەشیشی ینی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو دابینیەکە لە ڕووی ینی چەک و جبەخانەوە هێزی پێشمەرگەی کوردستان تەواو کامل مکەمەلە یاخود نەخێر نوقسانیتان زۆرە ئەگەر تایبەتی بۆ ئەم جۆرە شەڕانەکە پرسیارە لە لیوایەکی ئەمریکیش بکەی من ڕەنگە ئەو ڕۆژگارێک پێکەوە بێتن هەمان پرسیارم لەوتیانە ئێمەش کامل نین خۆ تۆ شەر نییە کاملی کاملبی بەڵام هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا وڵاتانی وەکو ئەمریکا وەکو ئەڵمانیا بەریتانیا هۆڵندا ئەم چوار وڵاتە و هاوپەیمانانی کش بەگشتی پشتیوانی هێزی پێشمەرگەن ئەما لە دەوری ئیتالیەکان و فەڕەنسەکان کەم ناکاتەوە بەڵام ئەم چوارەیان بە تەواوەتی تەسلیحی هێزی پێشمەرگە ئالیاتی هێزی پێشمەرگە تەمویلی موچە و ئەوانیان هەموو ئەوانن تەدریبیشان هەر ئەوانە هەچەند هێزەکانی کەش تەدریبیان کردووە بە ئاستی بچووکتر بەڵام ئەمان لیواکان بەگشتی تەدریب ئەدەن و تەدریبیان پێ ئەەکەن لە لیوا هاوبەشەکان یاخود ئەو لیوانەی کە ئەکەوێتە سەر وەزارەتی پێشمەرگە ئەمانە بەگشتی و وەکووتم چەکدارکردنیان ئالیات کە سیارەوی دوڕ و ئەوانە ئەگرێتەوە لەگەڵ هەندێک سیارەیکەی پێویستی بۆ گواستنەوە یاخود بۆ بار یاخود بۆ سوتەمەنی ئەمانیشیان ئەدەنێ ئزعافیان داوە پیان هەندێ سیارەی کەیان داوە پیان ئەمانە هەر هەمووی لە ڕێگای ئەو چوار وڵاتەی هاوپەیمانانەوە کە جگەل لەوەش موچەیشان ئەدەنێتە میلی موچەیشان ئەکەن کە بودجەیان بۆ دیاریکردون و بودجەیەکیش لە وەزارەتی دیفاعی ئەمریکاوە ساڵانە بۆ کوردستان دیاری ئەکرێ و کە ئەوە شتێکی ئاشکراوی عەلانی شەکرێت کە ساڵانە ئەوە هەیە ئەمە کارێکی گرنگە بە نیسبەت ئەوانە و پێشمەرگەی زۆر سوودی لێبینەوە هەتا لەو چەکانەی کە داویانە پیانە تا لەوەی کە کامێرەی حراری بەڵام بە نیسبەیەکی کەم ئومێدمان وایە لە داهاتووە بڵین ئەجیزەی کەی باشتریشمان بدەنێ کە باسی درۆن ئەکرێ لەوە یا ئەوەیە وەزارەتی پێشمەرگە بیکڕێ یان ئەوەیە کە ئەوان ئەمان دەنێ پێشوی بچمۆ لای کاک عەبدولقادر بۆ دواوتە ئەمەوێت دواوتەی جەنابتان وەکو فەرماندەیەشی سەربازی لە یەکێ لە میحوەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ
هێزەکانی پێشمەرگە چاوکراوەییان و هەروەها بۆ ئۆپراسسیۆنەکانی داهاتوتان و کیۆ ماڵتان و بەگشتی بۆ تاکتیشی نوێ کە چۆن ڕوبەڕوێ مێزانانی بەڵام کەمتر لە ماوەیە خولێک پێم بڵی سوپاس دەکەم. ئێمە ئەوەی کە ڕووی داوە شتێک نییە کە یەکەم جار بێت بۆ داهاتووی ڕەنگە بڵین هەمان ناڵم هەمان شت بەڵام تەمەناکەین کە بە وریاتر بچنە ناو ئەو جم و جوڵانەیە ئەو ئەرکەی کە دێتە پێشەوە بۆ هێزی پێشمەرگا چ لەو سنوورە چ لە سنوورەکانی کە لە هەر شوێنێکەوە بێ لە سنووری هەر هەژمی خۆرەکە بتوانن بەورتر پلانەکانیان دابنێن و بتوانن ئەو تیمە هەندەسی کە هەیە هەموو لایەک سوودی لێ ببینێ و بتوانن لەگەڵ خۆیان بیبن بۆ ئەوەی ڕوبەڕووی هەر شتێک ببنەوە بتوانن پوچەڵی بکەنەوە و یاخود کاریگەری ئاوای نەبێت لەسەر هێزەکانمان کە زەرەر و زیانمان هەم بە ئالیاتمان هەم بە گیانمان بگەێنێ. ئەمە بەڕاستی تەنبیەکە بۆ هێزی پێشمەرگا هەچەند من بەرپرس نیم لە هێزی پێشمەرگا بەرپرسی گشتی نیم بەڵام ئەمە جۆرێکە لەو داوایی کە لە هەر ئەرچێکە لە داهاتووە کە ئەیبینن بتوانن ئەوەی کە پێویستەکە جێبەجێ بکەن ڕەنگە ئەگەر تەمشیتێکی پیادە بێت ئەو هەموو هەندەسێ مەگەر هەر شوێنێ شکت لێیە بێ بتانی هەندەسە بەکاربیێنی بەڵام بۆ سیارە بۆ ئالیات پێویستەکە بە ئەو ڕێگایی کە بەکاری دێنی کە لە ژێر دەستی خۆت نەبووە یا گومانت لێیە پێویستەکە هەندەسە بەکاربیێنی دەسەکانی خۆش بکاربێن محەممەد بڵێ کاک عەبدولقادر هەرچی جەنابی شدۆک و شارەزایەکی بواری ئەمنی ئەمەوێ دووە سەرنج و تێبینیتان وەرگرم فەرمو. زۆر سپاس پێم وایە عێراق بازە چارەسەرەکان بکەین. عێراق سێ ڕێکاری زۆر گرنگی لە پێشە بۆەوەی بتوانێت ئەم کێشانە سەرەتایی کۆتایی پێهێنانی دەست بکات. یەک ئەوەی کە میوانە بەڕێزەکەت باسی کرد پێم وایە قۆناغی سێمە قۆناغی یەکەم ئەبێ عێراق لە ئاسی نێودەوڵەتی ناوچەیی ڕێکەوتن لەگەڵ وڵاتانی ناوچە بکات بۆ ئەوەی هەچی کردەوەی تۆرستی لە عێراقدا دەکرێت بە تیرۆر بناسێ و بەڵێنی هەماهنگگی و پشتیوانی یان لانی کەم دەستکاری نەکردن دەستی وەردان نەکرێت لە کاروباری ئەمنی عێراقی. ئەمە یەک لە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان ئەمە ئەکرێ ئەم کارە زۆر زوو زۆر زووش سوودی ئەبێتن. قۆناغی دوام ئەبێ حکوومەتی عێراقی ئەبێ بە زووترین کار بکا بۆ ئەوەی ئەو ناوستانەی کە ناوستانەکە بۆتە هۆکاری ئەوەی کە نەهێزی پێشمەرگ نەهێزی عێراقی بتوانێت بە تەواوی بۆ تەقامگیرکردنی ئەم سنوورە کاری پیا بکە. ئەمە کێشێکی زۆر گەورەی هێناوەتەوە بەپێی یاسا یان جێبەجێکردنی مادەی 1 مادە دەستوریەکانی تر یاساکانی تر یاسای نوێی پێویست بە هەرچیەک بێ بۆ ئەوەی هێزە چەکدارە عێراقیەکان هێزی پێشمەرگە هێزی سوپای عێراقی بە ئاماهنگگی دەبێ ئەو ناوچانە لە ناوچەی بۆشایی ئەمنی دەربهێنرێن و بە زووترین کات ئەبێت هێزی جێگیری تایبەت بەم ناوچانە ئەبێ لەی جێگیر بکرێت. پێم وایە قۆناغی سێم ئەمەی کە میوانە بەڕێزەکەت باسی کرد ئەم هێزانەی کە لەم شوێنانەن لەبەر ئەوەی کۆتا ماوەی کۆتا ئەم هێزانەی کە ماونەتەوە لە ئەبزاوی ترۆریستی داعش و هەموو ئەو ڕێکخراوە کوردستانی تر کە لەم ناوچانەدا چاڵاکن لەم سنوورانە ئەکرێ نەفەسی کۆتاییان بێت و هەموو ئەو پاڵپشتیانەی کە بۆیان دێتیش ئەم کۆتا ڕێگەکانیان بێت لەو سنوورە ئەبێ لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازی سەردەم بۆ چاودێریکردن تەکنۆلۆژیای چاودێریکردنی ئاسمانی تەکنۆلۆژیای چاودێریکردنی کامیرای حەراری بریتە لە کۆی ئەم حەساسانەی کە دائەندرێ لەسەر سەوی چەکدارکردنی هێزی پێشمەرگە هێزی عێراقی بە ئۆتۆمۆبیلی سەربازی تایبەت بۆ ئەوەی کەشفکردنی مین و متەفەجرات ڕێگاکانەوە هەموو ئەوانە پێویستی پێ ئەم سێ ڕێکارە ئەبێ بە زووترین کات بگیرێتە بەر بۆ ئەوەی سەرەتایەک دەستێت پێین بۆ کۆتایی هێنان بە خۆی ئەم بزاوانە لەم سنوورانەی. کاک عەبدولقادر هەرچی شارەزای بواری ئەمنی سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپ لەگەڵ مامی زۆر سپاس بۆ لیۆ محەممەد ڕۆستەم جێگیری فەرماندەی محوەری دوی هێزی پێشمەرگ کە لە ستۆدیۆ لەگەڵ مامی سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراما پێشکەشکرا خواتان لەگەڵ.